دۆخی سووریا ئەرکی نەتۆگرتوەکان لەبارەی پیاڕاستی پێکاتە نەتۆیی و ئاینیەکان و دابینکردنی مافەکانیانە پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز نادین ماینزا سەرۆکی سکرتارێتی ئازادی نێونەتەوەیی ئاین لا فیلادلفیا و لەگەڵماندا. بەڕێز ماینزا سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش. لە سووریا دەبێت چی بکرێت بۆ ئەوەی مافی سەرجەم پێکاتە نەتۆیی و ئاینیەکان پارێزراو بێت؟ گرنگە بۆ ئەوەی دیالۆگ هەبێت لەگەڵ تەحریری شام کە زۆربەی سووریای داگیر کردو لەژێر کۆنتترۆلی ئەوداوە. هاوکات پێویستە قسە لەگەڵ تورکیاش بکرێت بۆ ئەوەی ڕێز لە مافی پێکاتەکان بگرێت، چونکە ئەوەی کە ئێمە بینیمە ئەوان لە دژی کوردەکان و ئێستیەکان و کریسیانەکان لە ناوچەکەدا جوڵاونەتەوە کە تورکیا لە چەند هەفتەی ڕابردوودا داگیری کردووە. ئەمڕۆ یاریدەدەری وەزیری دەروی ئەمریکا بۆ کاروباری ڕۆژهەڵاتی نزیک باربارالیف لە سووریا بوو لەگەڵ تەحریر شام کۆ بۆ باسییان لە پاراستی مافی پێکاتە ئاینی و نەتۆیەکانیش کردووە لە سووریا. ئەمریکا توانێت لەم ڕۆ چ ڕۆڵی بژێڕێ؟ ئەمریکا ئێستا لەگەڵ سووریا کاری زۆر هەیە، چەندین سزایان خستووەتە سەر سووریا، سزای ئابوووریان خستووەتە سەر سووریا. تەحریری شام لە لیستی تیرۆریستی ئەمریکادا، ئەبوو محەممەد جۆلانی کە ئێستا ئەو بە ناوی ئەحمەد شەرع خۆی دەناسێنێ، ئەویش لە لیستی تیرۆری ئەمریکادایە. بۆیە پێویستە هەندێک داواکاری هەبێتن بۆ ئەوەی هەموو خەڵکی سووریا و هەموو گەلی سووریا بە ڕێزگرتنەوە مامەڵیان لەگەڵدا بگرێت بەبێ ئەوەی ئەم پێبەر لەوەی ئەم سزایانە هەڵبگیرێن. بۆیە دەکرێت ئەمریکا کار بکات و دەیانەوێت سووریا بە هەموو سووریەکان بنیاد بنێنەوە. بەڵێ بەڕێز ماینزاگەر سێری کەرەمی کوردستان بکەین، فرەپێکاتی ئاینی و نەتەوەیە مافی سەرجەم پێکاتە ئاینی و نەتەوەیەکان دابین کراوە. ئەم هەرێمی کوردستانە لە چوارچەوەی عێراقدا، بەڵام لە عێراق کەویش هەماشەوە فرەپێکاتەیە کریسیانەکان بەشی زۆرینیان ئاوارە بوون و وڵاتیان بەجێشەوە بەشێکیان لە هەرێمی کوردستانن، بەشێکیان ڕویان کردوتە دەرەوەی وڵات. سوننەکان لەوێ هەست بە پشتیوە خستنەکەن. دەبێت چی بکەین؟ کۆمەڵگەی نێودەوڵەتی چی بکە بۆ ئەوەی لە سووریا هەمان دۆخ دووبارە نەبێتەوە؟ ڕاست دەکەی، وەک ئەوەی ئەمریکا زیاتر لە عێراق کاری کرد و هاوکاری پێکاتەکانی کرد، زیاتر پشتیوانی لە پێکاتەکان کرد. هێشتنەوەی سزایەکان لەسەر سووریا تاکاتێ ئێمە دەبینین پێکاتەکان لەنێو حکوومەتدا جیان کراوەتەوە و پارێزراوە بن، و حکوومەتی دیموکراتی لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا پێکاتەی مافەکانیان پارێزراوە، ئەوان لەژێر پارازراوی ئەواندانەوە. هەموو خەڵکی ئەو ناوچەیە پێکاتەکان بەشێکن لەو حکوومەتە. بۆیە ئەو ناوچانێک کە لەلایەن کوردەوە بەڕێوە دەبردرێن و ئێستا ناوچەیەکی دیکەی کە زۆرینێ عەرەبینە و حکوومەتێکی فرەنەتەوەی و فرە ئاینی هەیە، ئەوەی کە لەگەڵ پێکاتەکاندا دەکرێت لە ناوچەکانی دیکەی ژێر دەسەڵاتی کووردا، ئەوان پشتیوانی پێکاتە و ئاینەکان دەکەن، پێشوازی لە هەموو ئاینەکان دەکات، ئەوەی کە لە باکووری ڕۆژهەڵاتیش هەیە بە هەمان شێوێ وای ئێوەش بە هەمان شێوەم پشتیوانەتان بۆ پێکاتەکان دابین کردووە. بەڵێ ئەگەر لە حکوومەتی داهاتووی سووریا هەل بدرێت بە پێکاتە ئاینی و نەتۆیەکان بەشداری بکەن، پێکاتەکان دەتوانن ئەو هەستیان هەبێت کە مافیان نەخراوە ڕێیان پێدراوە کە ممارەسەی مافەکانی خۆیان بکەن؟ بەداخەوەی ئێمە دۆخی ئەرێنیمان نەبینیوە بۆ پێکاتە ئاینیەکان لەو ناوچانەی کە تەحریری شام لە ڕابردوودا بەڕێوەبردن کە ئەوێش ئیدلی بووە. ئەوان لە لیستی ئەمریکا بوونەوەکو شوێنی نیگەرانی بە هۆی پێشێلکردنی مافی ئازادی ئاینی، هەرچەندە بەڵێنێکە هەیە کە سووریا بە هاوشێوەی ئیدلی بەڕێوە نابدرێت، بەڵام مێژووی تەحریری شام کێشەی هەیە. پێویستە چاوەڕێ بکەین ببینین کە ئەم پێکاتانە لە حکوومەتدا جێگەیان کراوەتەوە و پارێزراون. بەڵێ
جا ئێستا بەشێکی زۆری قسەکان لەسەر ڕابردووی تەحریر شامە و لەسەر هزری ڕابردووی تەحریر شامە بۆ ئێستا کۆمەڵگەی نێودەوڵەتی دەتوانێت چ دڵنیایەک بدا یان کەی سزاکان لە سووریا هەڵەگرێت کەی مامەڵەکانی بە تەواوی ئاساییەکاتەوە کە بە شێوەیەک بێت تەحریر شام لە کۆت و بەندانە دەرنەچێت کە بۆی دیارەکرێت لەبارەی پاراستی مافی پێکاتەکان پاراستی مافی مرۆڤ. جیاوازەی کە ئێستا هەیە لەگەڵ تەحریر شام ئەوان پێویستیان بە کۆمەڵگەی نێودەوڵەتیە، پێویستیان بە پشتیوانی ئەمریکا و پێویستیان بەوەیە سزاکان هەڵبگیرێن و چالاکی ئابووری هەبێ بۆ وڵاتێک کە دوای 13 ساڵ لە جەنگی نێوە خۆی داڕوخاوە. ئێستا گرنگە بۆ ئەمریکا کە بە خێرایی نەجوڵێت و سزاکان لانەبات پێویستە بوەستین و ببینین ئەم حکوومەتە لە دیمەشق چۆن پێک دێنێت. لە هەمان کاتدا ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتی پێویستە هاوکاری مرۆیی دابین بکەن و پشتیوانی خەڵکی سووریا بکەن لە نێویشاندا ئەوانەی کە لە باکووری ڕۆژهەڵاتن کە دوای ئەوەی چەندین شوێن داگیری کراوە لەلایەن تەحریر شام و ئەو ناوچانە پێویستە چاویان لەسەر بێت و پێویستیان بە هاوکاری خێرای مرۆیی هەیە. پێویستە ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتی پشتیوانی خەڵکی سووریا بکەن لەم کاتە سەختادا. هەڵگرتنی سزاکانی ئێستا کارێکی باش نییە تا ئەو کات ئێمە دەبین ئەمە حکوومەتێکە بۆ هەموو سووریەکان. بەڕێز نادین ماینزا سەرۆکی سکرتارەتی ئازادی نێونەتەوەیی ئاین لە فیلادەلفیا و لەگەڵماندا بووی. زۆر سپاس بۆ کاتێ بێمەتاندا.